بخۆم سۆفانمەیە فەقەراتشمێ بەس کە دێمە ئێرە ڕاست دەوژانە نامینێ. بڵێ من ئێستا لە یەکێک لە کۆنترین حەمامەکانم لە شاری هەولێر کە لە ئێستا دەتەنیا 3 حەمام ماوە. ئەو حەمامی من لی بەستاوم حەمامی ئیسکانە کە ماوەی 6 ساڵە دروست کراوە و بە بەردەوامیش سەردانی دەکەن و تاوەکو ئێستا بە گەرمی ماوەتەوە سار نەبووتەوە حەمامەکە. جا بۆ وردەکاری زیاتر و قسەی زیاتر لەسەر ئەم حەمامە من ئێستا لەگەڵ خاوەنی حەمامەکە قسەکەم کە کاک سامانە. کاک سامان سڵاوت لێ بێتن. ئەگەر باسێکی ئەو حەمامەمان بۆ بکەی چەند ساڵ بەر لە ئێستا دروست کراوە و ئەو کەسانە چێن کە سەردانی ئەم حەمامەکە؟ سەرەتا بەخێر بێن بەخێرهاتنی تەلەڤیزۆنەکەتان دەکەین 96 سال. من سامان مامە ڕەمەزانم ناسراوم بە سامانی عازی مامەی. ئیدی وەڵا ئەمە لە 2002 ئەو حەمامەمان وەرگرتیە. تاریخەکەشی ساری شێستەکانە جەمانت باسی کرد جەنابەت. لە کۆنەکانە حەمامێشتری شێ هە لە کۆناناویش هە لە لای خۆمانە لە 72 دروست کرایە. من بەخۆم تاریخی و حەمامەی بەخۆم تعمیرم کردەوە کە سەرچنارە. ئەوش 72 یەشتریش هەیە لە کۆنەکان عەسریە. ئەوش لە ئەسواق ئەربیلە لای محافەزەی. ئیتری هەیە ئەوان دیش لە نەوەتەکان دروست کرا هەیە لە 2000ەکان بدەن حەمام سیروان هەیە حەمام ئەویدی نێرگز هەیە کە ئێستا ئەوانەش لە ئازال ئیش دەکەن. بەس ئێرەوە تاریخەکەی شێستەکانە 6 ئەوانەیە من بە تەمەنی منە نازانین. وەڵێ کاک سامان چێن ئەوانی سەردانی ئێرە دەکەن ینی کوردی خۆمانن یاخود گەشتیارن بە گشتی چێنە؟ بەڵێ وەڵاهی بەیانیان زۆربەی خەرچی هەولێرێنە ئەوانەی حەز لە حەمام دەکەن بە تاریخی کۆنەوە هەر هاتینە و جا هەیە لەگەر بابی هاتە ئێرە هەیە لەگە باپیری هاتیە زۆرجا لەوان باز دەکەن. ئیدی ئێوارانی زیاتر خەرچی لای دەدێ لە ناوەندی ڕۆژ هەر خەرچی لایدە زیاتر دێن لەبەوەی حکومێ ئێرە سنتەرە عەرەب دێ تورک دێ ئێرانی دێن بەس لەواندی لە حەمامەکان زیاتر خەرچی ئەهلی منتیقەی دێ. باشە بۆچی خەڵک ڕوو لە حەمامی ئەکاتەوە ڕوو بەگشتی ڕوو لە حەمامەکان و تایبەت ئەم حەمامەکە خۆی حتمما لە ماڵەوە حەمامی هەیە بۆچی ینی ئەمە وەکو دەستورێکی کۆنا ناتوانێت دەستبەرداری بێت یان چۆنە بەگشت؟ وەڵاهی ئەوە سوودی استفادەی خۆیە یەکەمین دومینش حەزەکە سێمینش هەیە حەز دەکا ینی کە خواردنێک بخوا بێ لێرانە حەمامەکەش بکە و بەڕێک و پێچی ئیشی خۆی جێبەجێ دەکا ئەوە خاستنەوانی داوامیان هەیە بەیانیان دێن پێشی داوام دێنە ئێرە خۆیان دەشۆن دەدڕۆنەوە دەستنەوە داوامەکەیە. باشە باست کرد سوودی هەیە سوودەکانی چیە یان با بڵێنە خزمەت گوزاریانەی کە لە حەمامە پێشکەشەکرێت چییە کاک سامان؟ وەڵای سوودەکان زۆر جارێ باسم کردیە ئەو حەمامە گەورانە کاتی خۆی لۆ مەلیک و پاشایەکان دروست کرایە ئەوان وەکو عیلاج بەکاریان هێنایە دواتر خەرچی احتیادی کە دروستی کردیە و خەرچی عادیژەوە ئیسفادەی لێ کردیە لەو نمونە ئێستا ئەمە دەلاکمان هەیە وەکو بەشێک هەیە لە تۆ بەشی تەدلیک و شێلان هەیە ئەوان ئەو شارەزاییان هەیە ینی خەرکە بۆ نمونە برێن تەشەنوجەکە سەرمابوونەکە لێرانە بەجارێک دوو جاری ئەوەی نامینێ دکتۆری ناوێ عەبی ناوێ هیچی ناوێ یەک لەوانە بە خۆمان هەروایینە کە دەبینی حەز بە خۆمان بکەین سەرمامان بۆ هەر ئەو ڕۆژی مباشر دەچینە ژۆرێ ئەو ساونەکەمان هەیە بەردی گەرممان هەیە حەمامەشی احتیادی دەکەین و بەرمان دەدا حەبشت ناوێ. باشە نرخەکەی چۆنە کاک سامان ینی بە بەراورد بە شوێنەکانی ترکاوانی سەردەمیانە نرخی ئێرە چۆنە بەگشتی؟ وەڵی لێرە بە حکومیەوەی شەعبیە هەموو کەسێک دێتن ینی ئەمەش هەر حەزمان لێیە خەرکەچی احتیادیجی استفادەمان لێ بکەن ئێستا لە بۆ نمونامە کاتی خۆی کە ئەم دەستم بە ئیشی حەمامە کردێ 3000 بوو دوای کردمانە 3.5 دوایە بووە 4 و 5 و بەو دوای غاز گرام بوو کردمانە 6000. لەمێژە لێرە دێمە و حەمامێکە لە دەمێشە تقریبان 12 سار دەبێتن زیاترێکم تر نییە هەموو ڕۆژ سەردانیەکەی هەموو ڕۆژێک ناڕۆژێک دێم لۆ ئێرە.
باشا خۆت لە ماڵەوە حەمامتان هەیە بۆتی سەردانی ئێم حەمامەکە ینی جیاوازیەکەی چییە؟ جیاوازەکەی زۆر فەرقی گەلە زۆر لێرە ساونایەشێ ئەو ساونەیە کە دەچی مەسەرەن دەبینی قەلبت دێشیان فەقەراتتەیان سۆفانتەیان ئەنواش ئەوە کتەیە دێ لێرە نیو سەعات چارێکێک ئەو ساونەیە هەموو سمت دەکاتەوە زۆر ئەم مرتاحم بەخۆم سۆفانمەیە فەقەراتشمێ بەس کە دێمە ئێرە ڕاست دەوژانە نامینی